وتمان میوانێکی باشمانە بێت لە بەغداوە بۆی کە شرۆڤی بازاری درا و بابەتی بووجەما بوو بکە لەگەڵ دکتۆر ساڵح هاشمی شارەزای ئابووری لە بەغدا لە ڕگەی سکایپەوە گفتوگۆکەم. بەڕێز هاشمی ئەو دابەزینەی دۆلار بەرامبەر بە دینار لە بازارەکانی عێراق بە خۆی بینیوە بابەتێکی سروشتیە یاخود کارتێکەر هەیە لەسەری؟ ئەگەر بەڕێز هاشمی گوێی لە پرسیارەکەمان بوو بێت پستم ئەوە بپرسم کە دۆلار لە بازارەکانی عێراق دابەزینی بە خۆی بینی و ماوەی چەند ڕۆژێکە ئەمە سروشتیە ئەم دابەزینەی دۆلار بەرامبەر بە دینار یاخود لەژێر فشار و فاکتەری ترایە؟ من باش گوێم لە باش گەورە و میهرەبان سڵاو بۆ ئێوەی بەڕێز بۆ بینەرانی بەڕێستان سپاسان دەکەم بۆ میوانداریکردنم سیاسەتی نەختینەی عێراق کە بانکی ناوەندی دەگرێتە بەڕوونیە و ناگونجێت لەگەڵ بانکی سیاسەتی بانکی فدرالی ئەمریکی بۆ یە کێشە لە نێوان بانکی مرکزی عێراقی و بانکی فدرالی ئەمریکی ڕوویدا لەبەرەوە خەرجیەکان یاخود بڕی ئەو دۆلارەی کە داهاتە عێراقەوە کەم بۆ ئەوەش بە گوێرەی ئەوەی مەرج و یاسا ڕێسایانەی کە ئەمریکا دیاری کرده بوو ئەوە بووە هۆی بەرز بوونەوەی دۆلاری بەهای دۆلاری ئەمریکی و دابەتینی بەهای دیناری عێراقی حکوومەتی عێراقی هەوڵی دا زۆرترین بڕی دۆلار بخاتەنەوە بازاری عێراقیەوە وەک هەوڵێک بۆ پارێزگاریکردن لە بەهای دیناری عێراقی ئەمڕۆ نرخی دۆلار دابەزیەوە بۆ 146 زیاتریش بەڵام ئەوە دەبێتەوە هۆی کەمبوونەوەی بڕی یەدەگی سوڕاوی عێراقی بۆیە حکوومەتی عێراقی هەوڵ دەداتە کە نرخەکە بگەنتە 136 کە نزیک بێ لە نرخی ڕسمی بازارەوە دەشگاتەوە نرخە بەڵام زۆر بەردەوام نابێت چکە دوای ئەوە جارێکی تر بەهای دۆلار دووبارە بەرز دەبێتەوە چونکە هەڕەمەکی و ناڕێکیەکە هەیە لە پرۆسەکە وە دۆلار یاخود بەهای دراوی قرسی بیانی بە شێوەیەکی ئەجگات زۆر لە عێراق دەچێتە دەرەوە چونکە حواڵەکانیش بە شێوەیەکی ناڕێک ئەنجام دەدرێن. ئەمێ پرسیاری بکەم ئایا مەترسی لەسەر دینار ماوە وەگەی بەڕێز ئاماژەی پێکی؟ بەڵێ ئەو مەترسیانەی هێشتا لە ئارادان و ئەو مەترسیانە شەر دەمێنن ئەگەر بێت و بانکی ناوەندی سیاسەتی نەختینەی خۆی نەگۆڕێنێت و سیستەمی بانکی لە عێراق باش نکات ئەخوا ئەگەر بتوانێت سیستەمی بانکی باش بکات و پەرە بە سیستەمی بانکی و سیاسەتی نەختینە بداتەوە باشتر دەبێت. ڕاستە لە ئێستادا دۆلار بەهاکەی ڕوو لە دابەزینە و بەردەوامە ڕاستیشە بەرەوپێچوونێکی بەڵام ئەو زۆر بەردەوام نابێت چونکەوە دەبێتەوە هۆی لێچوونی یا دەبێتە هۆی دروستبوونی نەزیف لە یەدەگی دراوی قورسی عێراقی بۆیە دەبێت سیستەمێکی ڕاستەقینمانە ڕاستەقینەمێتە بێت بۆ ڕێخستنی ئەو سوڕە بۆیە دووبارە لە قۆناغی داهاتوتە لە داهاتوێکی نزیکدا دووبارە نرخی دۆلار بەرز دەبێتەوە و بەهای دینار دادەبەزێتەوە لە مای چرمانێکدا بەڵام لە باوەکەمەدا کەمێک بەهای دینار بەرز دەبێتەوە چونکە بڕێکی دیاریکراو لە دۆلار هەیە کە حکوومەتی عێراقی دەخاتەنەوە بازار ڕۆ بە شێوەیەکی ڕۆژانە بۆ سەفەرکردن و بۆ چارەسەر بەڵام ئەوە شێوازێکی ناڕێکە و ناواقعە و ئەو ئیدارەدانێکی ناڕێکەوە هەمەڕێکیەکە هەیە بۆیە دەبینی لە ئێستاتا دۆلار نرخی جیاوازی نرخی هەولێر و نرخی بەغا و نرخی بەسەر نرخی بانکی ناوەندی ئەوەش بەهۆی نەبوونی سیاسەتێکی ڕوونی نەختینە لە بانک و بورسە عێراقیە. زۆر باشە بەڕێز هاشمی سەبا بە بابەتی بووجە پێتان وایە بووجە بە ئاسانی لە لیژنەی دارایی و خوێندنەوەی دووەمی بۆ بکرێ و تێپەڕێنرێ بەو شێوازێک ئێستا هەیە؟ پێم وابێ پەیوەندیەکەمان لەگەڵ پێم وایە بێت کێشەکانی نێوان
پێم وابێت کێشەکانی نێوان حکوومەتی بەغا و حکوومەتی هەرێم ڕوبەڕووی کۆمەڵێک ئاسانک و تەگەرە بۆ بەڵام ئەو کێشانە ڕوو لە چارەسەر کێشەیەکی تریشمەیە کە پەیوەندی هەیە بۆ دەرماڵەی کە تەرخان کرا بۆ پارێزگاکانی باشوور و پێشم وایە بێت لە ماوەی مانگی پێنجدا بودجە پەسەند دەکرێت دەنگی لەسەر دەدرێت چکە حکوومەتی عێراقی حکوومەتێکە کە پێویستی بەوەیە کە ئەو بودجێ پەسەند بکرێت چکەگەر پەسەند نەکرێت ناتوانێت هیچ دەستکەوتێک بەدەست بێنە زۆربەی کورد لە سیاسەکانش هەوڵ دەدەن بودجەکە پەسەندکە بەڵام لە ئێسادا کێشەی ئابووری و کێشەی دارایی هەیە کە ڕوبەر عێراق بەتەوانی و هەروە بێکارێکی زۆرت هەیە و زۆرێک لە کۆمپانیانەی کە لە عێراق کار دەکەن هەروە بەڵاندەرەکان پێویستیان بە پارەیە و بۆی کە پارەی ئەوانش خەرج بکرێت پێویستە بودجە پەسەند بکرێت و بۆی پێویستیان بە بەجووترین کات بودجە پەسەند بکرێت. ساڵ هاشمی ئەمیز لەگەڵت بەردەوام بم بۆی کە گفتوگەمان درێژە بین بەڵام لەبەر بابەتی کەمبوونی کاتی تر درێژە بە گفتوگەمان لەسەر ئابووری عێراقی بۆ هیوایی کە هەموو لایەک ئابوورێکی باشتان هەبێت.